سڵاو بەخێربێن بۆ کەیبی ئۆڕیکاپس لە ڤیدیۆی ئەمجارەدا ڕێکاپی یەکێک لە نایابترین فیلمەکانتان بۆ دەکەین بە ناوی سنۆوپێرسە کە خاوەنی چەندین خەڵاتی جیهانیە و هەڵگری پەیامێکی یەکجار ناوازەیە. با دەست پێ بکەین. لە ساڵی 2014 زانکان پلانی بڵاوکردنەوەی CW7یاندا کە مادەیەکە دەپڕژێنرێتە سەر ڕووی زەوی بۆ ڕێگریکردن لە گەرمبوونی زەوی، بەڵام بەداخەوە تاقیکردنەوەکە شکست دێنێت و دەبێتە هۆی سەرهەڵدانی چاقێکی بەستەڵەکی نوێ و هەموو شتێک تا ئاستی مردن دەیبەستێت. تەنها هەندێک بەبەخت نەبێت کە لە ناو شەمەندەفەرێکن دوای کارە ساتەکە ڕزگاریان دەبێت. 17 ساڵ دوای ئەو ڕووداوە لە ساڵی 2031 شەمەندەفەرەکە بەردەوامە لە ڕۆشتن، بەڵام بارودۆخی کەسانی بەشی دواوی شەمەندەفەرەکە زۆر خراپ دەبێت. شەمەندەفەرەکە بۆ چەند بەشێک جیاکراوەتەوە، دەوڵەمەندەکان لە پێشەوە و هەژارەکان لە دواوە. پاسەوانەکان زۆر بە خراپی مامەڵە لەگەڵ هەژارەکان دەکەن و تەنها پرۆتینیان پێدەدەن بۆ خواردن. دۆخەکە لای هەندێک قبول نەکراو بوو، وەک کۆرتس ئێڤرێت و هاوشێوەکەی ئێدگار، بەڵام نەیان دەتوانی لەو ساتەدا هیچ شتێک بکەن. ڕۆژێکیان نامەیەکی نهێنیان پێدەگات باسی کەسێک بە ناوی نامکۆنگ سوو دەکات کە پاسەوانێکی شارەزایە، بەڵام لە ئێستادا دەست بەسەرە لە بەشی زیندانیان. کۆرتس لەگەڵ سەرۆکەکەی گیلیام پلانی دەرهێنانی لە زینداندا دەڕێژن، چونکە ئەو تاکە کەسە بتوانێت یارمەتیان بدات بۆ ئەوەی دەرگاکان بکەنەوە و بگەن بە بەشی پێشەوە. گیلیام پێی دەڵێت کە پێویستە دەست بگرن بەسەر بزوێنەرەکە، چونکە ئەوە تاکە ڕێگەیە بۆ ئەوەی کۆنتترۆلی شەمەندەفەرەکە بکەن. ئێدگار ئەو کوڕەلاوەیە کە زۆر لە کۆرتس نزیکە و باسی پلانی خۆشی لەسەر یاخیبوونەکە دەکات. ئەو پێی وایە کە دەبێت لە دوای گیلیام کۆرتس ڕابەرایەتی ئەرکەکە بکات، بەڵام کۆرتس هاوڕای نابێت. لە کاتی گفتوگۆکردنەکەیاندا هەندێک پاسەوان دێنە بەشەکەیانەوە و داوا لە منداڵەکان دەکەن بچنە پێشەوە بۆ پشکنینی پزیشکی، بەڵام لە هەمان کاتدا داوا لە دایک و باوکیان کرا لە دواوە بمێنەوە. دوای پشکنینەکە تیمی و ئاندی لە دایک و باوکیان جیاکرانەوە و بە گریانەوە بردیانن. باوکی ئاندی کە ناوی ئەندریو بوو تووڕە دەبێت و بە پێڵاو هێرش دەکاتە سەر مەیسۆنی بەرپرسی شەمەندەفەرەکە، بەڵام سزایاندا بە خستنە دەرەوەی دەستی بۆ دەرەوەی شەمەندەفەرەکە. مەیسۆن سەرزەنشتیان دەکات بۆ هۆی ئەوەی کە پێڵاویان تێگرت بوو و ئاگاداریان دەکاتەوە هەوڵی ئەنجامدانی کاری گەمژانە نەدەن لە دژی، و پێیان دەڵێت کە هەمووان خزمەتی سەر و خۆیان دەکەن، دەبێت هەمووان چارەنووسی خۆیان قبول بکەن، بە پێچاوانەوە ئاکامەکەی وێرانکرد دەبێت. قۆڵی ئەندریو بەهۆی سەرمای دەرەوەی شەمەندەفەرەکە دەیبەستێت، بۆیە پاسەوانەکان بە ناچاری قۆڵی لێ دەکەنەوە. پاش داپۆشینی جەستە بریندارەکەی، گیلیام داوا لە مەیسۆن دەکات پەیامەکەی بە ویکفۆرد بگەێنێت کە دەیەوێت قسەی لەگەڵ بکات. لە گەرمەی بیرکردنەوە لە بارودۆخەکە، کۆرتس وای دانا کە پاسەوانەکان چەکی بەتاڵیان پێیە، چونکە لە یاخیبوونی پێشودا فیشەکیان پێنەما. هەوڵیدا هێرشیان بکاتە سەر، بەڵام گیلیام دەیوەستێنێت و داوای لێ دەکات کەمێک لەسەر خۆ بێت. لەسەر پێشنیاری گیلیام پلانی چوونیان بۆ بەشی پێشەوە جێبەجێ کرد و بزوێنەرەکەیان کۆنتترۆل کرد. دوای دەرهێنانی چەکە نهێنیەکەیان، خاڵی بەشی کۆتایی شەمەندەفەرەکە پاسەوانێکیان کوشت و کلیلەکانیان برتانام ئازاد بکەن. ئێدگار چەکمەجەکەی کردەوە بۆ ئەوەی دەری بێنێت. کۆرتس داوای هاوکاری لێ دەکات، بەڵام ئەو ڕەتی دەکاتەوە. بۆیە دەرمانی دڵخوازی کە کرۆنۆلە پێشکەش دەکەن کە لە هەمان کاتدا مادەیەکی سوتێنەرە وەک پاداشتێک لە بەرامبەر ئەوەی دەرگاکانیان بۆ بکاتەوە. پاش گفتوگۆکردنێکی چەندەقەیی لە کۆتاییدا ڕازی دەبێت هاوکاریان بکات، بەڵام داوای کرد کە کچەکەشی یۆنا لەگەڵ خۆیان ببن. دەستنا بەشی دواتری شەمەندەفەرەکە، بەڵام کەس نادۆزنەوە. لە کاتی گەڕان بەناو بەشەکەدا چانسی دووبارە بینینەوەی دەرەوەیان لە پەنجەرەکانەوە بۆ دەڕەخسێت، بەڵام هیچ نیشانەیەک بۆ ژیانکردن لەسەر زەوی نەماوە. یونا کە کەسێکی بیرتیژە باسی بەشی دواتری شەمەندەفەرەکەیان بۆ دەکات کە تێیدا چاویان بە پاول ئامادەکەری قاڵ بە پرۆتینەکان دەکەوێت. لە قسەکانیاندا لەگەڵ پاول بۆیان دەردەکەوێت کە ئەو مێرو لە دروستکردنی و قاڵ بە پرۆتینیانەدا بەکاردێنێت، بەڵام کۆرتس داوا لە هاوڕەکەی دەکات کە ئەم زانیاریە بەنهێنی بهێڵێتەوە و لای ئەوانی تر باسی نەکات. دواتر ئاماژەیەکیان بۆ بەشی سەرچاوی ئاو پێدەگات و پێشنیاری ئەوەیان بۆ دەکرێت گرنگی بەو بدەن نەک بزوێنەرەکە. پاول شوێنی گلدانەوە و دووبارە بەکارهێنانەوەی ئاوەکەیان پێ دەڵێت. گیلیام تاوتوێ بارودۆخەکە لەگەڵ پاول دەکات و پێی دەڵێت کەوا دەستگرتن بەسەر بەشی سەرچاوی ئاو یەکلایکەرەوە دەبێت بۆیان و پێویست ناکات دەست بەسەر بزوێنەرەکەدا بگرن. کۆرتس پرسیاری ئەوە لە یۆنا دەکات هیچ شتێک دەربارەی ژیانی دەرەوەی شەمەندەفەرەکە دەزانێت، بەڵام بۆی دەردەکەوێت کە ئەو لە ناو شەمەندەفەرەکە لەدایک بووە. لە ناکاو هاوار بەسەر نامدا دەکات و پێی دەڵێت کە دەرگاکە نەکاتەوە، بەڵام زۆر درەنگە. ڕوبەڕووی سوپایەک لە پاسەوانان بوونەوە، بەر لەوەی بیر لە هەر شتێک بکەنەوە. لەلایەن پاسەوانەکانەوە هێرشیان کرایە سەر و دەستیان کرد بە شەڕکردن. لە گەرمەی شەڕکردندا کاپنی شەمەندەفەرەکە پێیان ڕادەگەیەنێت کە گەیشتونەتە پردی یا کاترینا. ئەمەش دواتای ئەوەیە کە ساڵێکی تریان لەسەر شەمەندەفەرەکە تێپەڕاند. مەیسۆن دووبارە دەردەکەوێت سەرزەنشتی پیاوەکانی بەشی دواوە دەکات بە بیانووی تێکدانی سەقامگیری دۆخەکە. لە کاتی قسەکردندا شەمەندەفەرەکە دەچێتە ناو تونێلێکی تاریکەوە. ئەمەش لە بەرژەوەندی پاسەوانەکان بوو کە دووربینی گەرمی پێویان پێبوو و دەستیان کرد بە هێرشکردنە سەریان. کۆرتس و پیاوەکانی پلانی هێرشی پێچەوانەیان دانا دوای هەڵکردنی ڕووناکیەکان و ژمارەیەکی زۆریان لێکوشتن، بەڵام ئێدگاریش بریندار دەکرێت.
کۆرتسیش مەیسۆن بەبارەمتە دەگرێت و داوای لێ دەکات پاسەوانەکانی بوەستێنێت. هەر لەو کاتەدا شەمەندەفەرەکە لە تونێلەکە دێتە دەرەوە. گیلیام بە دەربازبووەکان دەڵێت ئامادە بن بۆ شەڕی دواتر. لەو ساتەی کۆرتس بەدیار تەرمی ئەدگارەوە دانیشتووە تانیا و ئەندری و مەیسۆن ئەشکەنجە دەدەن و پرسیاری منداڵەکانیانی لێ دەکەن. بەڵام ئەو پێیان دەڵێت کە بردویانەتە لای ویلفۆرد. مەیسۆن پێیان دەڵێت کە دەیانگەێنێت بە بەشی پێشەوەی شەمەندەفەرەکە، بەڵام لە بەرامبەردا دەبێت لە ژیانی خۆش بن. ئەوانیش ڕازی دەبن. لەو شەوەدا گیلیان پرسیاری پلانی داهاتویان لە کۆرتس دەکات. ئەویش پێی دەڵێت هێشتا لەسەر چوونە پێشەوە سوورە. بەر لە ڕۆیشتنیان گیلیام داوا لە کۆرتس دەکات ئەرکی سەرکردایەتی بەشی دواوە وەربگرێت. لەگەڵ چوونە پێشەوەیان گەیشتن بە باخچەیەکی هونەری و حەوزی ماسیەک. مەیسۆن سوشیان پێشکەش دەکات و پێیان دەڵێت کە ئەم خواردنە تەنها 2000 پێشکەش کراوە بۆ ڕاگرتنی باڵانس لە بەشی پێشەوە. هەمویان دەستیان کرد بە نانخواردن، بەڵام کۆرتس بە زۆری ئەو قاڵبە پرۆتینی دەرخواردی مەیسۆندا کە لە بەشی دواوە پێشکەشی خەڵکەکە دەکرا. دوای تێپەڕبوون بەناو بەشی ئامادەکردنی گۆشتەکاندا گەیشتن بە بەشی منداڵان. ئاندی و تانیا دەستیان کرد بە گەڕان بە دوای منداڵەکانیان، بەڵام نەیان دەتوانی بیاندۆزنەوە. لەو کاتەدا مامۆستاکە ڤیدیۆیەکی بەڕێز ویلفۆردیان بۆ لێ دەدات ڕوونی دەکاتەوە کە ویلفۆرد ئەو کەسەیە کە ئەو سیستەمەی بنیاتنەوە. ڤیدیۆکە ئاشکرای دەکات کە ویلفۆرد بە ئەنجامی بەکارهێنانی CW7 دەزانی و بڕیاری دروستکردنی ئەم سیستەمەیدا کە بە دەوری زەوی دەسوڕێتەوە. ئەو شەمەندەفەرەی کە توانای بەرگەگرتنی سەرمای جەمسەرەکان و گەرمابەتینەکەی ئەفریقیا دەگرێت لە ماوەی ساڵێکدا سوڕێک تەواو دەکات. هەر بۆیە لە پردی یا کاترینا یادی سەری ساڵ دەکەنەوە. دوای وانەکەیان هێلکەکانی سەری ساڵ پێشکەش بە هەمووان کرا، بەڵام ئەمە تەڵەیەک بوو. لە ناکاو پاسەوانێک چەکە شاراوەکەی دەردەهێنێت و تەقە لە خەڵکی بەشی دواوە دەکات. یەکێک لە پیاوەکانی مەیسۆن کە ناوی فرانک بوو خۆی دەگەینێتە بەشی دواوە و گیلیام دەکوژێت. ڤیدیۆکەش بۆ بەشی منداڵان دەنێرێت. کۆرتس هەڵدەچێت و تەقە لە مەیسۆن دەکات. لەو کاتی کە بەردەوامن لە چوون بۆ بەشەکانی پێشەوە دەبینین کە چۆن دەوڵەمەندەکان لە ژیانێکی ئاساییدا دەژین و بەردەوامی بە چالاکی ڕۆژانەیان دەدەن. ئەو کاتی کە شەمەندەفەرەکە بەسەر پردێکی بازنەییدا تێدەپەڕێت فرانک و کۆرتس دەست دەکەن بە تەقەکردن لە یەکتری، بەڵام سەلامەت دەردەچن بەهۆی ئەو جامەگول لە نەوڕانەوە. دەگەن بە بەشی دواتر، بەڵام تانیا و گرەی لە شەڕێکی تردا لە دەست دەدەن. دوای تێپەڕبوون بە چەندین بەشی دەوڵەمەندەکان کۆرتس و نام لەگەڵ یۆنا لە کۆتاییدا دەگەن بە دەرگای بەشی پێشەوە، بەڵام نام ڕەتی دەکاتەوە بیکاتەوە. کۆرتس دەکەوتە شەڕکردن لەگەڵی، بەڵام دواتر جگەرەیەکی پێدەدات و هێمنی دەکاتەوە. دەست دەکەن بە قسەکردن و کۆرتس باسی چۆنێتی بەسەربردنی ژیانی ڕابردوویانی لە بەشی دواوە بۆ دەکات. ئەو پێی وایە کە ویلفۆرد بەرپرسیارە لە هەموو ئەو شتانی کە ڕوو دەدەن و دەشێوێت ئەوان باجەکەی بدەن. چیرۆکەکە کار لە نام دەکات، بەڵام پێی دەڵێت کە دەیەوێت دەرگای چوونە دەرەوە بکاتەوە لە جیاتی دەرگای بەشی پێشەوە. وە پێشی دەڵێت کە چەندین ساڵە چاودەری زەوی دەکات، لە ئێستادا بەفرەکە دەستی بەتوانەوە کردووە. لەبەر ئەوە پێی وایە لە ئێستادا دەتوانن لە دەرەوە بژین. هەوڵ دەدات دەرگاکە بکاتەوە. لەلایەن کلااودەوە هێرشیان دەکرێتە سەر کە بانکێشتی کۆرتس بۆ خوانی ئێوارە دەکات لەگەڵ ویلفرێد لە بەشی پێشەوە. کە کۆرتس گەیشتە شوێنەکە، ویلفرێد ستایشی دەکات بۆ بڕینی ئەو هەموو ڕێگە سەختە. ویلفرێد چۆنێتی کارکردنی سیستەمی ناو شەمەندەفەرەکەی بۆ ڕوون دەکاتەوە و پێی دەڵێت ئەوان کە لە سەریانە هەموو دەست بە سەرچاوەکانەوە بگرن، لەوانە ئاو خۆراک. لەبەر ئەمەیە ئەوان درێژە بە یاخیبوونەکە دەدەن. بەم شێوەیە خەڵک یەکتری دەکوژن و ژمارەیان کەم دەبێتەوە لە ناو شەمەندەفەرەکە. ویلفرێد دەڵێت کە گیلیامیش هاوبەشی بۆ لە پلانەکەدا، وایان دانابوو کە کۆتاییەکەی لە پردی یا کاترینا بێت، بەڵام ئەو کودەتایەکی بەسەردا کرد. ئەویش بە زیادکردنی ژمارەی مردن بۆ بەرزترین ئاز لە ئەرکەکەیاندا، بەڵام گیلیان دەبوایە باجەکەی بدایە. کۆرتس بڕوای بە قسەکانی نەکرد، بەڵام ویلفرێد ڕاستی قسەکانی لە ڕێگەی پەیوەندیکردن بە بەشی دواوی شەمەندەفەرەکە بۆ سەلمات و داوای لێکردن کە ١٧٤ خەڵکەکە بکوژێت. ویلفرێد کۆرتس دەباتە لای شوێنی بزوێنەرەکە و پێشنیاری ئەوەی بۆ دەکات کە لە جێگەی ئەو سەرکردایەتی شەمەندەفەرەکە بکات. هەروەها بۆشی ئاشکرا کرد کە ئەو کەسە بوو کە بەردەوام ئاماژەکانی بۆی دەنارد. ئەو سوور بوو لەسەر ئەوەی کۆرتس ئەرکەکە بگرێتە دەست و شتەکان وەک خۆی جێبێڵێت، چونکە ڕاگررتنی باڵانس یەکلایکەرەوەیە. لە گۆشەیەکی تر نام و یۆنا لە دژی سەرنشینەکانی بەشی پێشەوە شەڕیان دەکرد و توانیان دەرگاکە بکەنەوە. وا پێدەچوو کۆرتس بە پێشنیارەکەی ویلفرێد ڕازی بێت، بەڵام لە ناکاو یۆنا دەردەکەوێت و داوای لێ دەکات دەواازەی ژێرزەمینەکە بکاتەوە. لە ژێرزەمینەکە تیمی دەبینن کە وەک کۆی لە خەریکی کارکردنا لە ناو بزوێنەرەکە. دواتر ویلفرێد ڕای دەگەێنێت کە هەندێک پارچە لە بزوێنەرەکە دیار نەماون، بۆیە پێویست بوو بە هێزی باز و بزوێنەرەکە بخرێتە کار، بەڵام شوێنەکە ئەوەندە تەنگ بوو تەنها منداڵەکان دەگەیشتن پێی. لەبەر ئەم هۆیە منداڵەکانیان لە بەشی دواوە برد. کۆرتس توانی تیمی ڕزگار بکات، بەڵام دەستی لەم پێناوەدا دانا. لەو کاتەدا ئاندی دەردەکەوێت و شوێنی خۆی لەناو بزوێنەرەکە دەگرێت و قسەکانی کۆرتس پشتگوێ دەخات. ویلفۆرد پێی دەڵێت کە هەمووان لە ژێر فەرمانی ئەودا کار دەکەن، گوێ لە قسەکانی کۆرتس ناگرن. لە هەمان کات یۆنا ئاگرێک دادەگیرسێنێت کە دەبێتە هۆی تەقانەوەی دەواازەکە. تەقینەوەکە دەبێتە هۆی ڕوودانی داڕوخانی بەستەڵەکی و شەمەندەفەرەکە لەسەر سکەکەی لا دەدات. نام و کۆرتس لاشەی خۆیان وەک قەڵغانێک بۆ پاراستنی یۆنا و تیمی بەکار دێن و ئەوانی تریش هەمویان دەبرن.
لە کۆتاییدا یونا و تیمی لە شەمەندەفەرە تێکشکاوەکە دێنە دەرەوە و ورچێکی جەمسەری دەبینن کە ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە هێشتا ژیان لەسەر زەوی بوونی ماوە. بەم شێوەیە کۆتاییمان بە ڕیکابکردنی فیلمەکە هێنا. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سوپاس بۆ بینەربوونتان.